زۆر بەخێر بێن. ئێمە ئەمڕۆ وەکو دامەزراوەی میدیایی دیبلۆماتیک هەستاین بە تۆمارکردنی سکاڵای یاسایی لەسەر وەزیری ئاوادانکردنەوەی حکوومەتی هەرێمی کوردستان لە پای ئەوەی لە پەیجی فەرمی وەزارەتەوە هەستاوە بە جنێودان بە تۆمەت بە تەشیر بەرامبەر بە دیبلۆماتیک و ڕۆژنامەنووسەکانی لە پای ئەو راپۆرتە ڕۆژنامەوانیە بنکۆڵکاریەی کە بڵاو کراوەتەوە لەسەر گەندەڵیەکانی وەزارەت. طبعاً ئێمە پێمان وایە ئەوەی کە بڵاو کراوەتەوە لە دیبلۆماتیکە کارێکی ڕۆژنامەوانیە. ئێمە بە بەرپرسایەتی خۆمان هەستاوین، بەڵگەی تەواومان هەیە بۆ ئەو تۆمەت و گەندەڵیانەی خستومانەتە ڕوو سەبارەت بە گەندەڵیەکانی وەزارەت و دەستکاریکردی تەندەرەکانی وەزارەتی ئاوادانکردنەوە بە تایبەتی لە دوو پرۆژەیە، لە پرۆژەی پردی تووەقود و ئەوەی کە پەیوەندی هەیە بە پرۆژەی تەندەرینی ڕێگاکانی حەڤە گوندەکەی ڕێگای سیدەکانەوە. بەڕێز وەزیری ئاوادانکردنەوە ئەگەر پێی وایە ئەو بابەتەی بڵاومان کردوتەوە ڕاست نییە، دەیتوانی لە ڕێگای دادگاکانەوە ڕوبەڕوومان بێتەوە سکاڵات وەمان بکە. ئەو کاتە ئێمەش لە دادگاکان ڕاستی و دروستی بابەتەکەمان نەخسە ڕوو، بەڵام بەداخەوە لە بری وەڵامدانەوە حاڵەتێکی هەڵچوون بەسەریا زاڵ بووە. هەستاوە لە پەیجی فەرمی وەزارەتەکەی بەکارهێناوە کە پەیجی فەرمی حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ جنێودان بە ڕۆژنامەنووسان، بۆ تەشیرکردن و تۆمە دروستکردن بۆ ڕۆژنامەنووسان و ئەو زمانەی کە وەزیر و ستافەکەی وەزارەت پێی دواون بەرامبەر بە ڕۆژنامەنووسان زمانێکی زۆر نزمە، زمانێکە لە ئاسی بەرپرسارەتیان نییە و بەڕاستی ئەگەر شتێک بسەلمێنێ دەیسەلمێنێ ئەو تۆمەتانەی کە خراوەتە سەریان تۆمەتەکان ڕاستە. هەر بۆیە ئێمە ئەمڕۆ جگە لەوەی کە بابەتەکەمان بڵاو کردوتەوە لە پای ئەو تۆمەتانە، لە پای ئەو تەشیرکردنی کە پێمان کراوە لە دادگای سلێمانی سکاڵای یاساییمان تۆمار کرد لەسەر جنێودان و تەشیرکردن و تۆمە دروستکردن بۆ دیبلۆماتیک لەلایەن وەزیری ئاوادانکردنەوەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە. لە ماوەی ڕابردووە لە دیبلۆماتیک ئێمە راپۆرتێکمان بڵاو کردوێتەوە لەسەر یاریکردن و با بڵێ فێڵکردن لە تەندەرینەکانی وەزارەتی ئاوادانکردنەوەیە، بە تایبەتی لە دوو پرۆژەیە کە یەکێکیان پەیوەستە بە پارێزگای هەڵەبجەوە، پردی پرۆژەی تووەقوتە لەگەڵ ڕێگای سازانە، و دووەمیشیان پەیوەندی هەیە بە فێڵکردن لە تەندەرینەکانی دروستکردنی حەڤە ڕێگا بۆ گوندەکانی سیدەکان. طبعاً لەمەی تووەقوتە فێڵێ کراوە کە دەستکاری با بڵێن تەندەرەکان نرخی تەندەرەکان کراوە دوای ئاشکراکردنی ئەو کۆمپانیایی کە بۆی دەرچووە لە پرۆژەی تووەقوت بە با بڵێن کەمترین تەندەر، لە دوای ئەوەی تەندەرەکەی وەرگرتووە هەم یەکێک لە بەرگەکانی لێ لابراوە و هەم بڕی پارەکەی بۆ زیاد کراوە بە نزیکەی 4 ملیار دینار کە ئەمە خۆی دەستکاریکردنی با بڵێن تەندەرەکەیە و لە ڕووی یاساییەوە کارێکی نایاساییە. لە پرۆژەکەی حەڤە گوندەکەی ڕێگای سیدەکان گوندەکانی سیدەکان لەوێ 6 کۆمپانیا تەقدیمیان کردووە بۆ تەندەرەکە، بەسەر با بڵێن 5 کۆمپانیای دراوە بە کۆمپانیای شەشەم کە زۆرترین نرخی لێاوە لە کاتێکا بۆ پرۆژەکە بدرایە بەو کۆمپانیایی کە کەمترین نرخی لێاوە، وە کۆمپانیەکان خۆشیان سکاڵایان تۆمار کردووە لەسەر ئەم بابەتە و شتێکی زۆر ئاشکرایە. تەنانەت لە دوای بڵاوبوونەوەی بابەتەکەی ئێمە وەزارەت خۆی داوای کردووە لە کۆمپانیای یەکەم کە کەمترین نرخی لێاوە و بۆی دەرنەچوە و غەدری لێکراوە، وتوانە ئەوە غەڵەتێک بۆ بەسەرمان ناتێپەڕیوە، وەرن بەلای مەعامەلەکەتانەوە پرۆژەکە درێ بە ئێوە. ئەمە نیشانەی ئەوەیە ئەوەی ئێمە بڵاومان کردوێتەوە ڕاست بووە و کاریگەریشی دروست کردووە. ئەو هەڵەیەشی کە با بڵێن بەسەر وەزارەتە تێپەڕیوە یاخود ئەو فێڵکردنی لەو تەندەرینەیە کراوە ڕاست کراوەتەوە. وەزیری
ئاودانکردنەوە بە سکاڵا تۆمارەکە ئەگەر سکاڵا تۆمارکە ئێوە ئامادە بچنە بەردەم دادگا طبعاەوەی ئێمە کردومانە بابە بەڕاستی بڵین ئێمە ڕاستەوخۆ بۆ دادگامان کردووە یعنی ئەو ئیشەی کە کردومانە بەر لەوەی کارێکی ڕۆژنامەوانی بێکارێکە بۆ دادگاکانمان ئامادە کردووە زۆر خۆشحاڵین دەوەی کە ئەم بابەتە بچێتە دادگاکان و لە دادگاکانە یەکلایی بکرێتەوە بە دڵنیاییەوە ئێمە بەڵگەی تەواومان هەیە بۆ ئەو بابەتانەی خستومانەتە ڕوو و پێم خۆشە لێرەوە ئاشکرای بکەم کە ئێمە جگە لەوەی کە پێمان خۆشە لە دادگا یەکلایی بێتەوە خۆمان مبادرەی ئەوەکەین هەردوو کەیسەکە ئەبەینە بەردەم دەستەی نەزاهەی حکومەتی هەرێم و داواکاری گشتی و ئەمانەیە ئەوانیش بێنە سەر خەت لەسەر ئەم بابەتە ڕاستی و دروستی ئەم بابەتە بۆ هەموو لایەک ڕوون بکەنەوە دەستان خۆش بێت.